لەسەر کۆی جموجۆڵەکانی تیرۆریستانی داعش و ئەو دۆخە سیاسی کە لە عێراقا هەیە بە شێوەیەکی گشتی میوانێکم دەبێت میوانەکەیشم بەڕێز هیدایەت تاهیرە کە بەڕێزیان سەرۆکی لقی کە توێژەری ئەمنین و چاودێری سیاسین من لەسەرم بابەتە گفتوگوی زیاتری لەگەڵدا دەکەم کاک هیدایەت زۆر سپاس بۆ ئامادەبوونت دەمەوێت تێبینی جەنابەت سەرنجی جەنابەت لەسەر ئەم جموجۆڵانەی داعش بزانم هۆکارەکەی بۆ چیە گەڕێتەوە؟ بەڵێ کاک تاهیر گەرگوێبیستی دەنگی منیت پرسییم تێبینی جەنابەت لەسەر جموجۆڵەکانی داعش چییە؟ بۆچی لە مانوساتەیە داعش ئەم جموجوڵانی دەبینرێتەوە لەو ناوچانەیە؟ بەڵێ دیارە من لەسەرم بابەتە تا کاک هیدایەت ئامادە دەبێت دیارەگوێبیستی دەنگی من نییە دواتر هەوڵ دەدەم گفتوگوی زیاتر لەگەڵ بەڕێزیان بکەم لەسەر ئەم بابەتە دیارە باز لەوە دەکرێت کە جموجۆڵەکانی داعش لە بشێک لە لەو ناوچانی کە لە دەروی داری هەرێمی کوردستانن دەستی پێکردوێتەوە من لەسەرم بابەتە لەگەڵ کاک هیدایەت گفتوگوی زیاتر دەکەم هیدایەت تاهیر کە بەڕێزیان چاودێری سیازین و هەروە شارەزان لە کاروباری ئەمنی و سەربازی ڕاستەخۆ لە کەرکووکەوە میوان من کاکی هیدایەت سپاس بۆ ئامادەبوونت دەبێت سەرنجی جەنابەت لەسەر کۆی ئەم جموجوڵانەی داعش لە ئێستادا بزانم هۆکاری بۆ چیە گەڕێتەوە؟ زۆر سپاس بۆ بەڕێزت بۆ سەرجەم بینەرانی کەناڵی کورساتی خۆشەویست دیارە ئەگەر سەیری بارودۆخی عێراق بکەین ئێستا بە شێوەیەکی گشتی ئەتوانین کۆمەڵی هۆکار بوونە هۆی ئەوەی کە داعش جموجۆڵەکانی زاری کە دەست پێ بکاتەوە و یەکێک لە هۆکارە سەرەکیەکان ئەوەیە کە عێراق بە بارودۆخێکی توانین بڵین بە بۆشاییەکی دەستوری و یاسایی و ئیداری تیاپەڕێت و ئەو حکوومەتی کە ئێستا هەیە حکوومەتێکی کار بەڕێکەرە ئەو حکوومەتە ناتوانێت فەرزی هەیمەتی خۆی بکات و ئەتوانین بڵین حکوومەتێکی زۆر لاوازە وای کردووە کە ئەم بۆشاییە بارودۆخەکەی ڕەخساندووە بۆ تیرۆریستانی داعش کە جموجۆڵەکانی دەست پێ بکەن و هۆکاری دووەم ئەوەیە کە ئەو ناکۆکیەی کە هەیە لە نێوان لایەنە سیاسیەکان بە تایبەتی لەسەر تەشکیلکردنی حکوومەتی عێراق ئەمەش وای کردووە زیاتر ئەوەنە گرنگی بەوا درێت کە بۆ ئەوەی کە بگەنە ڕێکەوتن بۆ پێکهێنانی حکوومەتی عێراق کەمتر گرنگی بە بارودۆخی ئەمنی و سیاسی و هەروەها بارودۆخی هاوڵاتیانە درێت و هەروەها ئەتوانین بڵین دەستێوەردانی ئەقلیمیش کە ئێستا ئەگەر سیر بکەین یعنی سوپای تورکیا بە تایبەتی لەم کات و ساتەیە لەم بارودۆخە هەستیارەیە کە ئێستا ئۆپراسیۆنێکی بەرفراوانی ئەنجام داوە لە کوردستان و بەداخەوە کە ینی بارودۆخەکەی تەواو شێواندووە و وای کردووە کە زیاتر فشار بکرێتە سەر حکوومەتی هەرێم و سەروەها سەر حکوومەتی عێراق بۆ ئەوەی کە تیرۆریستانی داعش بە هەمان شێوە جاریکە دەست بە جموجۆڵەکانی بکەن بەڕاستی لە بۆشاییەوە نهاتووە و ئەگە سیرکەین تیرۆریستانی داعش یەک شوێن ناکەنە ئامانج و چەندین جار جموجۆڵەکانیان یان ئەتوانین بڵین کردەوە تیرۆریستەکانیان نەگۆڕن لە شوێنێکەوە بۆ شوێنێک و ئەگە سیرکەین ئەگەر پێرە لە قەرەتە پەدراوە دوێنێکەش لە ڕەشاد لە سەر بەداق و قاین بە هەمان شێوە لەوێش کرێوێکی تروریستیان ئەنجام داوە بۆیە بەردەوام شوێنەکانیان نەگۆڕن و بەداخەوە ئەو بارودۆخی عێراق وای کردووە کە زەمینە خۆشکەر بێ بۆ ئەوەی تیرۆریستانی داعش زاریکە چالاکیەکانیان ئەنجام بدەن و بکەونە بە تایبەتی ئەو شوێنانەی کە ناوچە کێشە لە سەرەکانە ئەگەر دیقەت بدەین زیاتر ینی کردەوە تیرۆریستەکانیان لە چوارچێوەی ئەو ناوچانەیە کە پرایمەری ناوچە کێشە لەسەرە بە پێی مادەی 140 باش کاکی هیدایەت ئێوە ئەم جموجۆڵانەی داعش تەنها بە جموجۆڵێکی کاتی و ناوبەناو دەزانن یان وا دەبیندێت کە داعش بەهێز بێ وەک جاران بتوانێت مەترسی دروست بکات بۆ ئاسایشی عێراق و هەرێمی کوردستان و بە تایبەتی ئەو ناوچانەی کە کێشە لەسەرن؟ داعش ئەو هێز و توانایی جارانی نەماوە وەکەوەی کە یەکەم جار پەیدا بوو و توانی کۆمەڵێک شوێن دەستی بەسەرا بگرێت بەڵام بوونی ماوە و ئەو بوونە وای کردووە کە دایمەن دەرفەت وەرگێت استقلالی بارودۆخەکە بکات چەند بارودۆخەکە لە عێراقا شڵەژاو بێت و بە تایبەتی لە ڕووی سیاسیەوە لە ڕووی
ینی حکومی ئیداریەوە ئەوان زیاتر هەوڵەدەن کە گورزی خۆیان بۆشێنن و هەوڵەدەن کە جارێکە خۆیان کۆ بکەنەوە بتوانن ئەوەی لە 2014 کردیان دووبارە ئەنجام بدەنەوە. بەڵام من بە قورس ێزانم و وای بینم کە داعش ئەو هێزە نییە کە بتوانێت جاریکە دەست بەسەر شوێنەکانە بگرێ، بەڵام وەکو گروپێکی تۆریستی بوونیان هەیە و هەوڵەدەن بارودۆخی ئەمنی بشڵەژێنن و زیاتر بە ئامانجگرتنی ینی ناوچەکانی مادی 140 ئەمە بۆ خۆی پەیامێکە و ئەتوانم بڵێم پاڵپشتی هەیە، پاڵپشتی ئەقلیمی هەیە و پاڵپشتی دەرەکی هەیە بۆ ئەوەی کە بارودۆخی ئەو ناوچانە جاریکە بخەنە بەترسیەوە و وا بکەن کە هەموو زۆنەکە هەموو چاو لەسەر ئەو شوێنانە بێت و بارودۆخی ئەمنی و سیاسی ئەو شوێنانە هەرچەندە ئەنی زۆر هەستیارە بۆ ئەوەی بارودۆخەکە زیاتر بەرەو تێکچوون بچێت، زیاتر ئەو شوێنانە بە ئامانجەگرن. باش بەست لەوە کرد کە دەستوەردان و پاڵپشتی ئەقلیمی و نێودەوڵەتی هەیە بۆ داعش. دەمەوێت بزانم لە ناوخۆی عێراقدا بۆچی نەتوانراوە کۆتایی بە داعش بهێنرێ لە کاتێکا کە ڕاگەیەنرا کە داعش لە عێراقدا بوونی نەماوە. بۆچی دیسانەوە توانراوە جم و جوڵ دەست پێ بکەنەوە؟ بۆچی نەتوانراوە بە شێوەیەکی کۆتایی بنبڕ بکرێن تیرۆرسانی داعش لە ناو عێراقا؟ بڵێ ئەگەر سەیری هێزە سەربازیەکانی عێراق بکەین، ینی بەڕاستی ئەو هێزە تۆکمەیە نییە. ینی هێزە سەربازی عێراقی خۆتەزانی ینی کۆمەڵێ هێزی فرەجۆرن و ئەم فرەجۆریە وای کردووە کە نەتوانێت زاڵ بێ بەسەر بارودۆخی ئەمنی و عسکەریەوە بتوانێت دەست بگرێ بەسەر زەویە، ینی لە ڕووی سەربازیەوە پێڵین دەستگرتن بەسەر زەویە. چونکی لە کاتی ئەوەی کە ئەلانی ئەوە کرا کە کۆتاییان پێهاتووە ئەمانە چێوماڵی زۆربەی شوێنەکان نەکراوە، یعنی بە تایبەتی گوندەکان و دەشتایەکان ئەو شوێنانە بە هیچ شێوەیەک نە چێوماڵ کرا نە ئۆپراسیۆنێکی بەرپراوان کرا بۆی بتوانن ئەو تیرۆستانە کە خۆیان حەشارداوە لە ناو بدرێن. بۆیە تاکو ئێستا ئەو کردە تیرۆستانێک کە ئەنجام بدرێت ینی دیارە شوێنەکانیان، ینی چیاکانی قەرەچۆک و هەروەها لای حمرین و سنووری حەویجە و ڕەشاد و داقوق ئەم شوێنانە بە بەردەوامی ئەو جم و جۆڵانەی تایە و بە بەردەوامی کردوتۆستەکان خۆیان ئەنجامەدەن. بۆیە لە ڕابردووە نەتوانراوە کۆنتترۆڵی ئەو شوێنانە بکرێت و تاکو ئێستا ینی حکوومەتی عێراق ینی وەزارەتی بەرگری عێراق ینی هیچ پلانێکی نەبووە بۆ ئەوی بتوانێت ئەو کۆنتترۆڵە ینی بتوانێت کۆنتترۆلی ئەو شوێنانە بکات و ینی ئەو شوێنانە پاکاتەوە لە داعش. بۆیە چەندی جار هەوڵ درراوە بەڵام ڕێگریش هەبووە، ینی ڕێگریەکان دیارن، ینی وەگوتم ینی پاڵپشتی هەیە، پاڵپشتی بۆ تیرۆستانی داعش هەیە و ڕێگرتن هەیە لە حکوومەتی عێراق کە نەتواندرێت بڵێن. ئێوە وەکو شارەزایەکی ئەمنی و استراتیژی لە ئەمنی دەمەوێت بزانم ئێوە دۆخی ئەمنی و هەروە فراغی سیاسی لەو ناوچانەیە ئەبینن، بە تایبەت ئەو ناوچانی کە کێشتر لەسەرن لە نێوان حکوومەتی هەرێم و حکوومەتی ناوەندە یەکلایی نەبووەوە بۆ پارێزگاری لێکردنیان و هەروە پرسی سیاسی کەزاڵە لە ئێستادا بە شێوەیەکی زۆر لە نێو عێراقدا. دەمەوێت بزانم بە دیاریکراوی هۆکارەکەی ناگەڕێنەوە، دەگەڕێنەوە بۆچی؟ بۆی کە لەم ناوچانەیە گیرۆدەن بە دەستەوەی کە هێشتا یەکلایی نەبوونەتەوە لە نێوان حکوومەتی ناوەند و نێوان حکوومەتی هەرێمی کوردستانە. فراغە ئەمنی و سیاسیەکان لەو ناوچانە چۆنن؟ بڵێ بە تاکید ئێمە ئەگەر بڕوانین جگە لە ئەو کێشە سیاسی کە هەیە لەو ناوچانە، هێزی پێشمەرگە ڕۆڵی کاریگەری هەبوو بەڕاستی لەو ناوچانە و توانیان بەرگریەکی باش بکەن، ینی و چەندین شوێن هەبوو کە داعش نەیتوانی بە هەموو هێزێکەوە کە زۆر بەهێزیش بوون کە توانیان ینی دوو شاری گەورە سقوتی پێ بکەن، نەیانتوانی مەسەرن بێنە کەرکووک و هەندێک شوێنی تر کە دەستی بەساگرن. بە تاکید پێشمەرگە ڕۆڵی گەورەی هەبووە و نەمانی هێزی پێشمەرگە لەو سنوورە ئەوە بۆ خۆی لاوازیەکی دروست کردووە لە ڕووی ئەمنیەوە لە ڕووی عسکەریەوە. بۆیە ینی گرنگە کە حکوومەتی عێراق پابند بێت بەو ڕێکەوتنی لەگەڵ وزارتی پێشمەرگە کردوێتی بۆ ئەوەی کە جاریکە لەگەڵ هێزی پێشمەرگە بێت، لەبەرەوەی ئەوەی کە ئەستا دەوترێت ینی وەکو ڕێکەوتن بوونی هەیە و لە ڕووی ئیداریشەوە شتەکان تەواو بووە کە دوو
لیوا پێکێنراوە دوو لیوای مشتەرەک لە هێزی پێشمەرگە و هێزە سەربازەکانی عێراق بۆ ینی ئەوەی کە دابەش بن یان بتوانن لەو سنوورە بە درێژایی ئەو سنوورە لیوای تریش دروستکەن بتوانن بە هاوبەشی ئەو بۆشایە پڕکەنەوە بەڵام ئەوەی کە باسەکرێت ئێستا بەپێی ئەو زانیاری کە من هەمە کێشەکە لە موازنەیە ینی ئەبێ موچە دابین بکرێ بۆ دوو لیوای پێشمەرگەیە کە هاوبەشە بێ دەگە هێزە عێراقیەکانە بۆیە ئەوان زیاتر بیانۆکیان ئەوەیە کە میزانیە یان میزانی 2022 تا ئێستا لەبەرەوەی مسادقە نەکراوە نەتوانراوە لەسەر ئەرزی واقع ئەم ڕێکەوتنە جێبەجێ بکەن جا بۆیە خۆی ینی خۆشیان هەست بەواکەن و عێراقیەکان هەست بەواکەن کە بەتەنیا ناتوانن ینی فەرزی سەیطەرەی خۆیان بکەن لەسەر ئەو بارودۆخە ئەمنیەی کە بە بەردەوامی خۆیان دەبنە قوربانی بۆیە زۆر جار گەشتێتەوە قەنەعەتە کە دوای ئەو ڕێکەوتنش کراوە لەگەڵ وزارەتی پێشمەرگایان لەگەڵ پێشمەرگەیە کە بە زەروری ێزارن جاریکە پێشمەرگە بێتەوە بۆ سنوورانە و ڕۆڵیان هەبێ بە حکمی ئەوەی هەم وەکو تەجروبەیەک کە پێشمەرگەی پێشمەرگە تەجروبەیەکی زۆر ئەزمونێکی زۆر باشی هەبووە لە ڕوبەڕوونەوەی چەکدارانی داعش وە لە هەمان کاتیشە ئەو هێزاراقیانە ینی خەڵکی منتەقە نین خەڵکی ئەو شوێنانە نین لە خوار و ناوەندی عێراقەوە هێناوێدراون بۆیە نەشارەزان لە سنوورەکەیە بۆیە هێزی پێشمەرگە شارەزاییەکی باشیە واتوانێ چۆنێتی مامەڵە بکات لەگەڵ ئەو بارودۆخەیە. باشە کاگیدات دەزانین لێسادا حکومەتی عراق حکومەتی نوێی عراق پێگنهێنراوە ئەمە یەکێکە لە کێشە سەرەکیەکان و لە هەمان کادا دەزانین هێرشەکانی تورکیا بۆ سنوورەکانی هەرێمی کوردستان تام ئانوساتە بەردەوامی هەیە و لێساشدا تیرۆریستانی داعش ئەم هێرشانە دەکەن پێتان وایە کە شتەکە پلان بۆ داڕژراو بێت یاخود داعش توانی بێتی ئەم ناکۆکیانە هەم ئەو کێشە سیاسی لە عێراق هەیە بۆ پێگەنانی حکوومەت و هێرشەکانی تورکیاش بۆ سەر سنوورەکان بە دەرفەت وەربگرێ بۆ دووبارە زیندووبوونەوەی پرۆسە و چالەکیەکانیان دەست پێ بکەنەوە. بەڵێ گەبڕوانی لە سەرەتاوە ئاماژەی پێکرد ینی ئاماژە بۆ دوو خاڵە کرد کە زۆر خاڵکی گرنگن بەڕاستی ینی هەر وڵاتێکەگە بێت و بۆشاییەکی دەستوری و یاسایی هەبێت و ئیداری هەبێت ئەوە بە تاکید فەوزایەک دروستە بێت و تووشی ئینفلاتێکی ئەمنیە بێت ینی بۆشاییەکی ئەمنی و سیاسی ئەوانە دروست دەکات کە دائیمەن بۆ تیرۆریستان یا بۆ گروپە تروریستەکان ڕێگە خۆشکەرە بێت کە بتوانن گورسی خوار بۆشێنن بۆیە دەبینین ینی ئەم حکوومەتی ئێستا هەیە ناتوانێت هەندێک بڕیار دەرکات ناتوانێت ئۆپراسیۆنی بەرفراوان ئەنجام بدات ناتوانێت مەسەرەن ئەوەی کە ئەو ڕێکەوتنەکە پێشبەرگای کردوێتی لەسەر ئەزی واقع جێبەجێ بکات لەگەڵ حکوومەتی نوێی عێراق پێگەنهێنرێ ئەمە ترسیانی داعش بێت لەو ناوچانەیە بەدڵنیاییەوە من وایە بینم کە ئەمە بەرفراوانی شەبێت ئەگەر بێت و ڕێگری لێ نەکرێەوە ئەگەر بێت و حکوومەتی عێراق گرنگی بەو مەسەلەیە نەدات لەبەرەوەی وەکانی ئەش بینین ئێستا سوپای تورکیا یعنی ئەو پراسوانەی ئەنجامی داوە زۆر بەرفراوانەوە توانین بڵین بەدەیان کیلۆمەتر هاتوۆتە ناو خاکی هەرێمی کوردستانەوە بە درێژایی لەگەڵ سنووری پارێزگای نینەوە یعنی ئەمەش بۆ خۆی مەترسیەکی ترە کە ئەتوانین بڵین ئەمەش ڕێگا خۆشکەرە کە بتوانێت داعش لە سنووری نینەوەش لە سنوورەکانی تریش دەست بۆشێنێت و بتوانێت گورزی گەورە لە هێز عێراقیەکان بۆشێنێ و بتوانێت دوورش نییە دەست بەسەر شوێنی شا بگرێت ئەگەر بارودۆخەکە بەم شوێ بمێنێ لەبەری بارودۆخێکی زۆر مەترسیدارە زۆر هەستیارە و ئەگەر بێت و حکوومەتی عێراق بەم شێوەیە بمێنێ و ئەو بۆشایی کە هەیە بەڕاستی ئەمە کاریگەری کاکیدات ئێوە ڕۆڵی حکوومەتی عێراق لە ڕوبەڕووبوونەوەی هەم هێرشەکانی داعش و کودوا پرسیار دیارە ئەمە هەم لە ڕوبەڕووبوونەوەی تیرۆریستانی داعش و هەم ئیدانەکردن و وەستاندنی ئەو هێرشانەی کە دەکرێتە سنوورەکانی هەرێمی کوردستان لەلایەن تورکیاوە دەزانین کە هەرێمی کوردستان هەرێمێکە لە ناو عێراقێکی فیدراڵدا هەڵوێستە وەرگرتنی حکوومەتی عێراق بەرامبەر بەم هێرشانە بەم کردەوە تیرۆریستیانە چۆن هەڵەسەنگێنن بەپێی پێویست بووە بەرامبەر بەم پێشلکردنی خاکی عێراق و هەروە تیرۆریستانی داعش کێشەکەن بۆ ناوچانی کێشیان لەسرە ئەو پێشێرکارانەی کە سوپای تورکیایی کە بەڕاستی ئەمە ینی داگیرکەریە ینی دواتۆتە ناو خاکەکەت ئەمە مەتوانین پێ بڵین هێزێکی داگیرکرد لە وڵاتێکی دراوسێەوە و هەروەها بەڕاستی ینی بۆ تەمایی مەینەتی بۆ ئەو سنوورە کە
ئەو گوندانە ینی خاپور کراون و خەڵکەکەی ئەو شوێنانی جێشتووەوە لەمان کاتشە بەڕاستی ئەنی بوونەتە قوربانی ئەو ئۆپراسیۆنانە کە بەداخەوە سوپای تورکیا بە بیانووی جیاواز بە بیانووی خەیاڵی یان بیانوویەکی لاواز هاتوۆتە ناو خاکی کوردستانەوە بەڵام خۆی هەدافەکانی و توانین بڵێن ئامانجەکانی هێزەکانی پەکەکە نیە بەڵکو ئەهدافی یان توانین بڵێن ئامانجی سەرەکی داژیکردنی کوردستان و بەشێک لە عێراقا بەپێی ئەوەی کە خۆیان باسیەکەن بە شێوەیەکی علەنی ئەڵێن اتفاقی لۆزان دوای 100 ساڵ 2023 بێ و ئێمە ئەتوانین ویلایەتی مووسڵ جاری کە بگەڕێنەوە بۆ تورکیا بۆیە ئەم جمجوڵانە لێرە ناوەستێەوە ینی لاوازی حکوومەتی عێراق ینی من دەوا بینم کە بەداخەوە ینی سەرڕای ئەوەی کە بە چەندین کیلۆمەتر هاتووە بە نزیکەی 150 بۆ 200 کیلۆمەتر باسەکەی هاتووە ناو خاکی کوردستانەوە لەوێش ئەتوانین بڕین ئەوە جگە لە هەرێمی کوردستان لە سنووری نینەواش لە باشیقا ئەوە قاعدی ئەسکەری هەیە و چەندین جار شنگاری بۆ ینی تۆ باران کردووە و بردومان کردووە و هەروەها مەخمور و ئەو شوێنانەیە کە کردارکە دەروی هەرێمی کوردستان شت بۆیە بەڕاستی ئەمەی حکوومەتی عێراق ئەو هەڵوێستێکی شەرمەزارە و هەڵوێستێکی زۆر لاوازە و بەداخەوە هەندێک لەلایەنە سیاسیەکان کە ئێستا لە کەین و بینی ئەوەن کە حکوومەت تەشکیلکەن دەستیان هەیە و پاڵپشتن بۆ ئەو ئۆپراسیۆنی کە ئێستا تورکیا ئەنجامێدا بە اعترافی وەزیری دیفاعی تورکی کە دەڵێ ئێمە لەگەڵ دۆستەکانمان و هاوپەیمانەکانمان ئەم ئۆپراسیۆنەمان ئەنجام داوە دیارە ینی هەندێک لەو هێزە سیاسیانە کە خۆیان بە هێزێکی نیشتیمانیە زانن پاڵپشتن بۆ ئەو ئۆپراسیۆنی کە ئەنجامێدن. کاگیدایەت من زۆر سپاس دەکەم کا لە تەورەکەمان و لە بەرنامەکەمان میوان بووی ماندوونەبی زۆر سپاس بۆ بەڕێز هیدایەت تاهیر کە بەڕێزیان توێژەری ئەمنی و سەربازی بوون و شارەزای ئەمنی و سەربازی بوون و ڕاستەوخۆ لا کەرکووکەوە میوانمان بوون ماندوونە بن